منداڵ بەرهەمی خێزانە و داهاتووی کۆمەڵگایان لەسەر بنیاد دەنرێ. ئەوەی لە ئێستاشدا کاریگەری نەرێنی لەسەر منداڵان دروست کردووە بریتیە لە تەکنەلۆژیا و کێشە کۆمەڵایەتیەکان. شارەزانی بواری پەروەردەش پێیان وایە دەبێت مامەڵەیەکی تەندروست لەگەڵ مناڵەکانمان بکەین بۆ ئەوەی لەو نێوەندەدا سەلامەت بن. زۆر جاران دایک و باو گلەی ئەوە لە منداڵەکانیانەکە کە بەردەوام مۆبایلیان لەدەستە خەریکی فەیسبووکن تۆڕە کۆمەڵایەتیەکانن، بەڵام لە هەمان کاتدا دایک و باوکەکان لە منداڵەکانیان زیاتر سەرقاڵترن، کەواتە دایک و باوکی بەڕێز تۆ قودوە و پێشەنجی منداڵەکانتی دەبێت بە خۆت کاتێکی دیاری کراوت هەبێت هەتاوەکو منداڵەکەش چاو لە تۆ بکە. تەکنەلۆجیا دەتوانین کاتێکی دیاری کراو بۆ منداڵەکانمان دابنین، بەڵێن کاکەوە کاتی دیاری کراوە بۆ بەکارهێنانی کە بەکارێکی هێنا کۆمەڵە بەرنمەیەکی جوان، کۆمەڵە بەرنمەیەکی سوودبەخش بۆ منداڵەکان تەرخانەکەین هەتاوەکو بتوانین منداڵەکە سوودی لێوەرگرێت بەلایەنە ئیجابیەکەی. خاڵێکی تر کە پێم باشە بۆ بەکارهێنانی یاخود زەرەر و زیانەکانی بۆ منداڵەکان باز بکەین، بڵێن کوڕەکانم کچەکانم ئەگەر بەردەوام بیت بە شێوەیەکی تەندروست تەکنۆلۆجیا بەکار نهێنیت تەسیر و کاریگەری لەسەر تەندروستی دەبێت، تەسیر و کاریگەری لەسەر خۆڕەوش دەبێت، تەسیر و کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکانە بێت. ئێستا گەنج هەیە 14-15 ساڵە ناتوانانی هەڵسو کەوتێکی تەندروست لەگەڵ حتا دایک و باوکەکانی بکە. شارەزانی بواری پەروەردە دەڵێن لە هەرێمی کوردستان جۆرێک لە بێسەروبەری لە بواری پەروەردەدا هەیە و نەتوانراوە منداڵ پەروەردە بکرێت و تاکێکی بەرهەمداری لێ بەرهەم بێت. سەرڕای ئەمەش ڕاگەیاندنێکی نابەرپرس هەیە کە خزمەت بە کۆمەڵگە ناکات، هەر لە دابەزاندنی فیلم کارتۆنێکەوە دەرونی مناڵ تێک دەدات. بەڵام ئەبینین لە هەرێمی کوردستان بەڕاستی لە هەموو بوارەکان بە تایبەتی سۆشیال میدیا وەروەها بواری سیاسی نەک هەر کاری لەسەر نەکراوە، بەڵکو بە شێوەیەکی عەشوایی و هەروەها لە خۆی کۆمەڵی هەڵسوکەوت ئەکرێ میدیا چی نابەرپرس، یعنی ئەگەر نمونە بێنینەوە زۆر جار خودی ئەفلام کارتۆنێک کە هەندێ وشە و وتەی تێدایە خزمەت بە نە بە منداڵەکەت و نە بە کۆمەڵگە و نە بە کۆلتور ئەکا، یعنی و هەروە لە هەمان کاتدا کۆمەڵێ شت دێتە پێش، یعنی وڵاتان حتا لە کەمترین مەسەلە پەروەردەیەکان وردەکاری زۆریان هەیە، لێرە جۆرێک لە عەشوایەت هەیە، هەموو فەوزایەکی تەواو لە هەموو بوارەکان هەیە، بێسەروبەری هەیە. ئەمە وای کردووە کە بەڕاستی ئەکرێ لە داهاتوێکی نزیکە ئێستا نیشانەکانی و دەرەنجامەکانی دەرکەوتون کە کۆمەڵگەیەکی ناتەندروستی ناپەروەردەکراوی نازانستی بەرهەم هاتووە. پەروەردەی منداڵ کارێکی سادە و ساکار نییە، کارێک نییە بتوانرێت فەرامۆش بکرێت، بەڵکو ئەرکێکی پیرۆز و قورس و هەستیارە، پێویستی بە شارەزایی و ڕۆشنبیری هەیە، چونکە هەر هەڵەکردنێک لە پەروەردەدا دەرەنجام و کارەساتی نەخوازرا و بە دوای خۆی دادەهێنێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.